السلام عليكم. من ناوم نسر الدين رحيمي صاحب يم كارجماني تقريبا لأنه حوت الدسم فيه كردوه حوت هش صالحك نام برنجي دروسه كين بو شوازك كرماشان دروسيه كا هر بكواليتي كي برزو جوانو دروسيه كين هیچ کەسێک نان برنجی نەبوو لێرە خۆم حەزم کرد نان برنجی لێ بم و چونکە ئەم شارە تیای نەبوو خەڵکیش ئستقواڵی زۆر لێ کرد لەبەرەوە و سفارشم هەیە من لە هەڵەبجەوە هەمە لە بانەوە هەمە لە هەمەدانەوە هەمە ئەینێرم بۆ چەندانە شارە بۆ چەند شارێکی عێراقیش هەر ئەینێرم بۆ سلێمانی ئەینێرم بۆ پێنجوێن ئەینێرم بۆ هەڵەبجەی ژەر ئەینێرم کاکە نان برنجی زۆری بۆ ئەسرانە بۆ بەچایی و لە میوانیەکانە ئیسفادە یەکرێ ئەمڕۆ ئەم شاری ئەمە چونکە ئەوکوونە شارێکە گەردشگەری زۆر لێیەکەوی و ئەوانە هەمووی استقباڵی زۆر لێیەکات چونکە بە ناوی سەوغاتیۆیە هەمووی بۆ دیاری و بۆ ئەم شانە ئەبێت هەمووی یێتەوە بۆ لای من و زۆریش پیان خۆشە و خەڵکی شارەکەش هەر بە زۆری پێخۆشە زۆر دەستخۆشی شەکەن بۆەوە کە نان برنجی تیانە بۆ چەند ساڵە منداوناوە زۆریان پێخۆشە هەم لە شارەکانی تریشۆ هەریەنەوە بۆ لای خۆم و استقباڵێکی باشی لێکرێت کاکە زۆر نەخۆشی ژەیە یەت بۆ لای من بۆ نان برنجیەکەم لەبەرەوەی 1 گرم ئاردیگەنمی تیانە زۆر کەسێ بە ئاردیگەنم زۆر حساسە ئەبێ هەر ئاردە برنج یا شتێ بخواکە هەیە بۆ مناڵەکەی بۆ فڕنی بازم لەم ئاردە برنجی ئەمە بەکاریەبەن شتێکی زۆر باشە وڵا کاکە بۆ ئشتغاڵزایی تقریبا خۆم حوت هەژدانە شاگردم هەیە ئەوتە شاگردم هەیە و چەند نەفرێکیش لە دەرۆ هەر کارەکەن لەگەڵمان ناوی زیتۆرمان هەیە ئەمڕۆ لەو شارەکانی ترۆ کە بۆیان ئەنێرم هەمویان ئەوانیش لەو شارانە حوت نەفرێکی تریش هەر کارەکەن بازم
کاکە لێرە دەست پێەکەین بە کارەکەمان لێگرا هەویرەگرینەوە و هەویرەکەمان ئاردی برنجە ئەم ڕاوکوونە هینی تێەکەین هێلکەی تێەکەین شەکەری تێەکەین ئاوی تێەکەین ئیمڕۆ حازریەکەین بۆ بەیانی بەیانی تر دەستبەکارە بێشە و هەویرە بخەوێت ئەو ئاردە برنجی ئێرانیە لە شماڵەوەیەتە کرماشان لە کرماشانە لە ئاشا خاسیەکەن و حازریەکەن و یە مێژەچین بۆ هێنین بۆ ئێرە هەرە شتەکە لە کرماشانە دروستە بێت لێرە ژەمێش دروستیەکەین و هەروەکو ئەوانە شتێکی زۆر زۆر جوان دەرێت و تایبەتیشە. کاکە ئەم دەستگا هەویرەکەی هێنین ئەیکەی ناو ئەم دەستگا دوایەوە سینیە خەینە ژێری ئاوەها شەژدانە دایەخات هەر ڕیزێ شەژدانێ و بەباری درێژیشە 11 دانەدا ئاخا دەستگایەکی زۆر جوانە ئانی تایبەتە ئەمە بڵێ نانبرنجی ماشینی لە دەستیەکەی جوانتر دەریێت بەڵام بۆ بە ماشینی ئەمە کرومانە بە ماشینی تقریبان بۆ ماوەی دووسێ مانگەکەوێ کرومانە بە ماشینی و کاکعالی ئازیەتی کێشێ و سینیە خاتە ژێری و کارەکانی ئەکات. ئەمە کاکعالی ئەنگوشتانەیەکە و ئەمە پێڵەن ئەنگوشتانە لەبەرەوە ڕێک و پێک و جوان دەربێت ناو کارتۆنەکانە. ئەم میشمانە هەیە خورفەی پێڵێن توی پەڵپینەیە شتێکی زۆر جوانە و تایبەتە هەمیشە هەر ئەیکەینە سەریا لەبەر جوانی کارەکەمە ئاواتانە. وڵی خاسێتی هەم بۆ جوانی هەم خاسێتیشی زۆرە کاکە ئەم شیرینیەکە جوانەکە کاکە ئەومانێتەوە بۆ مەرحەلە ئەیخێنە ناو فڕنەکە خێن ناو فڕنەکە تقریبەن لە 250 دەرەجەیە ئەیکەینە ناوی بۆ 25 دقە تایابێت 25 دقەتانی و سەعات دەبێت تایابێت. لە گرایش بە سەبەنیانەکەین
ئەم کارتۆنانمانە هەیە نیو کیلۆیە، کارتۆنمان هەیە 1 کیلۆیە، ئەمانە ڕۆغن حیوانیە، هەمانە ڕۆن عادیە، ئەمانە بەسەبەنیەکانیان هەمویان جیایەتر لەسەر مێزە بەسەبەنی ئەکرێت و سەریانێرێت و ئەهرێ بە مشتری. ئەمە کە نان برنجەکەمان دەراو ئەمە ناوەکەیشی ناسک و جوان هەمووی وەکو یەک برژاوە دەرەوە ناوی زۆریش تایبەت.